گەورەترین شووتی کە هێناوە 26 کیلۆ بووە. شووتی ئەم ساڵ الحەمد و سەنا بۆ خۆی گەورە زۆر جوانە، زۆر دەرەجەیەکە، سوورە زبرە شیرینە، دەرەجەیەکە لە هەمووی عێراق و هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بەردەم کولێرە بەقیمەی بێخاڵ. ساڵی 1990ەوە لەگەڵ هاتنی هاوین شعتا لێرە لە لای سینەماکان شووتەکەی دانێت و هەمووان لێ کۆوە بنەوە داوای شووتیەکەن. شعتا چۆنی؟ سڵاو لە جەنابە یاخوا بەخێر بێ سەر هەدوو چاوم ڕەحمەتی خوای گەورەی لەو کەسەی لێ دوانەدا، چونکە من کان یؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. مامۆستا خەڵک هەمووی بە ئام چاکە، بە تایبەتی گەنجە بەڕێزەکان، بە تایبەتی شاگردەکانی خۆم. من شاگردێک لە خۆم چاکتر و پیاوتر و جوانتر و مسلمانتر نەبێ بە پرسێ نامەوێ، هەمیان ئینسانی چاک و بەڕێزن. من لە خزمەتام چی پرسیارەکەی فەرموو. زۆر سپاس دەکەم. شووتی ئەم ساڵ چۆنە؟ لە کێکە تۆ جا شووتی داناوە؟ شووتی ئەم ساڵ الحەمد و سەنا بۆ خۆی گەورە زۆر جوانە، زۆر دەرەجەیەکە، سوورە زبرە شیرینە، دەرەجەیەکە لە هەمووی عێراق و هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی بەردەم کولێرە بەقیمەی بێخاڵ، چونکە بە حکمی ئەوەی خۆی گەورە الحەمدولله سەکر بۆ خۆی گەورە ڕەحمەتەکەی باران. شووتی بە چەنە؟ شووتی جوان کیلۆی بە هەزارە. کیلۆی بە هەزارە. ئیشوەیە؟ قوربانە ئەم شووتیە ئی ئێرانە. ئی ئێرانە؟ بەڵێ تاوەکو خۆماڵێکی خۆمان پێگا. هەتای 15 ئی ئێرانە، ئیتر دوایی عوزەیم و جنوبی خۆمان پێیەکە. ئەی کوردستان؟ کوردستان و هەولێر و شارە زول و گەڕە دێ و شار باژێر و ئاخیرێکەشی پێنجۆ مانگیدا. مانگیدا؟ بەڵێ. باشە خەڵک خواستی دەسەرێتی مانگی چوار جارە بە تاڵاتی گەرمەی نێناوە. ئێستەکانی شووتی خۆشە. من هەموو ساڵەیەکی چوارکە شووتی دانم تاوەکو یەکی 11 ئیتر خۆشترین شووتیە، چونکە ئەو کاتەی ئێرانە دەرەجەیەکی شووتیە. ئەسا شووتێکە قاشە کرد چەند کیلۆ بوو؟ ئەم شووتیەکە قاشمان کرد 15 کیلۆ بوو. گەورەتی شووتی تا ئێستا قاشە کرد بێت لێرە فرۆشت بێت چەند کیلۆ بووە؟ گەورەترین شووتی کە هێناوە 27 کیلۆ بووە. ینی 27 کیلۆ زۆر گەورە ناگە شعتا. وەڵای تر ماشەڵا زۆر گەورە بوو. لێرە قاپی بە چەنە فرۆشن؟ لێرە قاپی بە 1000. ئێمە ئەم قاپە دەوڵە ئەین بە 1000. ئەم قاشە دەوڵەش هەرێن بە 1000 هەیە بە قاژی خۆی. خۆی ئەگەر لە ڕاستیا بڵێ ئەم شووتیە بەدەست تامی هەیە، بەدەستی سونەتە. بەزیتر ئەو قابۆ چەتاڵەمان بۆیە داناوە هەیە، دەستی پاگنیە احتیاجیە. بۆکەمە قابۆیانە. بەڵێ قوربان. ئاما مۆسای گیان. ئەو شووتیانەی کە هەیە بۆ نمونە بیرم ناوشی کەمتیە شاتامە. قوربان ئەم شووتیەی ئێرانە دەرەجەیەکە، ناوشی کەمە، زۆر تامی خۆشە. یعنی تایبەتە تایبەت. ماشەڵا خاچیان زۆر. جاران کە شووتیمانە خوار بەس بۆیان ڕاگەشت ناوکی خێنە دەستمانەوە. وەڵا ئێستەکانەی هەیە هەر ناوکیتیانە، ماشەڵاوە جوانە. تۆ بەڵەکەکان بەکارێنی یاخۆ سادەکە؟ ئێستا ئەم دقەیە هەر بەڵەکەکە هەیە. بەڵێ. باشە بەڵە خۆشتریا سادە؟ وەڵا بەڵەکەکە دەرەجەیەکە، زۆر خۆشە بەڵەکەکە. کاک محەممەد یەک شووتیم لەو بەڵەکە بۆ بێنم. ئێستا شووتی تر قاشەکەی؟ ئێستەکانە شووتێکدان بۆ قاشەکەم. لە ڕۆژێکە چه شووتی قاشەکەی لێرە؟ سوپاس بۆ خوای گەورە، ڕۆژێ 15 شووتی ئەفرۆشین، بەس یا بێ مامۆستای گیان.